ژیانی مامۆستا و مەجلیسی مامۆستا وەکو باخ و گوڵزارێک دێتە بەرچاوم کە بچیتە ناو باخێکەوە هەموو ئەنواع میوەیەکی تێدا بێت بە ئارەزووی خۆت دەست بۆ هەر میوەیەک بەری بەدەستەوە بێت، یا بچێ ناو باخ و گوڵزارێکەوە هەزاران گوڵ و گوڵزاری تیابێ، هەر ئێکە لە ڕەنجێک، هەر ئێکە بە بۆنێکی جیاوازەوە. مەجلیسی مامۆستا و ژیانی مامۆستا وەکو ئەو باخ و گوڵزارە وایە کە ئەچوویتە خزمەت مامۆستا چۆن لە ناو باخا بتەوێ دەست بۆ سێو بەری هەیە، دەست بۆ پەرتەقاڵ بەری هەیە، دەست بۆ ترێ بەری هەیە. مەجلیسی جەنابی مامۆستا و گەورەی مامۆستا کە ئەچوویتە خزمەتی سەر سوڕ ئەمە نەریایەکی بێسامان، ئارەزوومەندی مێژوو ویتایە موئەڕیخ بوو، ئارەزوومەندی زبانی عەرەبی ویتایە ئەم پیاوە لەسەر و هەموو کەسێکەوە بوو. ئەگەر بڵێ زبانی فارسی دەریایەکە جەنابی مامۆستا غەواسی ئەو دەریایە بوو، ئەگەر بڵێ زبانی عەرەبی بیابانێ بوو مامۆستا تاقە سواری ئەو بیابانە بوو، ئەگەر بڵێ ئەدەبی کوردی چیایەک بوو مامۆستا قیمەی ئەو چیایە بوو، ئەگەر بڵێ شەریعەت و علومی ئالا محیتێک بوو مامۆستا ئەو محیتە بوو. نازانم لەکوێوە دەست پێ بکەم. جەنابی مامۆستا پیاوانی گەورەی کورد شۆڕشیان کردووە و ڕەنگە شۆڕشەکانیان کۆتایی هاتبێت یا هەندێ خەوش و غەلی تێکەڵ بوو بێت، بەڵام جەنابی مامۆستا گەورەترین شۆڕشگێری میلەتی کورد لە جیهانە، شۆڕشێکی بەرپا کردووە هەتا ڕۆژی قیامەت شۆڕشەکەی ئەمێنێتەوە کە بریتیە لە تەئریس لە تەدریس و لە تەئلیف و لە بەروبوومێک بەرەکەتێک کە بۆ ئەم میلەتەی بەجێهێشتووە. پێم وایە لە میلەتی کوردە هیچ شەخسەتێک وەک جەنابی مامۆستا مەلاکەریم گەورە نییە سنووری شەخسەتی تێپەڕان بێت. شەخسیەتمان هەیە تەنها لە کوردستان لە عێراق مەشهورە، بەڵام ئەو لە ڕەنگە لە ئێران و پاکستان و ئەفغانستان و بنگلادیش و ئەندەنوسیا و عالەمی عەرەبی مەشهورتر بێ لێرە. بە چاوی خۆم بینیومە لە 1970 وەزیری ئەوقافی ئەندەنوسیا هاتبوو بۆ عێراق، هەر بۆ خزمەت مامۆستا مەلاکەریم ئیلحاحی کرد ئەبێ قاچت ماچکەم بۆ ئەوەی ئەو ڕسمە بەرمەوە لە وڵاتی خۆم پێشانی میلەتەکەی خۆمی بەم کە من قاچی تۆم ماچ کردووە. پیاوێک ئەوەندە گەورە بێ لە وڵاتێکی غەریب ئەوەندە ناسراوە بێ شانازی بە قاچی مامۆستاوە بکات، ئەبێ چ پیاوێک بوو بێت.